من خوێندکاری ژمێریاریم ژمێریاری بەشێکە لە کۆلیجی ئیداری اقتصاد ماوەی خوێندن لەم بەشەیە 4 ساڵە لەم خوێندکار لە ماوەی ئەم 4 ساڵدا هەموو ئەو بابەتانە وەردەگرێت کە تایبەتە بە پسپۆرەکەی کە ژمێریاریە وەکو بواری محاسبەی حکومی کە لە دام و دەستگا حکومیەکاندا بەکار دەهێنرێت و هەروەها نظامی محاسبەی موحد و هەروەها محاسبەی متخصصە کە لە بانکاندا بەکار دەهێنرێت هەروەها محاسبەی تەکالیف کە باز لە چۆنێتی هەژمارکردنی بەرهەم دەکات هەروەها محاسبەی ئیدارە کە هاوکاری بەڕێوەبەرەکە کە چۆن پلان دانێت و هەروەها چۆن بڕیار وەرەگرێت پاش ئەوەی کە خوێندکار لەم بەشە دەرەچێت دەبێتە خاوەنی شەهادەی بەکالۆرۆ لە زانستی ژمێریاریدا و هەلی کارکردنی هەیە لە زۆربەی بوارەکانی لە زۆربەی کەرتی گشتیە واتە حکومیەکان و کەرتی تایبەتیە بواری کارکردنی هەیە و هەروەکو زۆربەی ستانداردە عالەمیەکان ژمێریاریان وەکو زانستێکی مرۆیی سەیرەکان